منوە گەنجێک بۆ یەکەم جارە مافی دەنگدانم هەیە و دەچم بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ دەدەم بەو لیستەی کە دەتوانێت مافەکانی ئێمەی گەنج بەدەست بێنێت و یاسایەکان بە تەواوەتی جێبەجێ بکات. داوا لە ئێوەی گەنجش دەکەم لە ماڵی ئێمە بینێنەوە بڕۆن بۆ سەر سندوقەکانی دەنگدان. داوا لە هەموو ئافرەکانی کوردستان دەکەم ڕۆژی دەنگدان بچن دەنگ بۆ لایەنی ئەو لایەنە بدەن کە داکۆچی لە مافی کورد دەکات لە بەغداد. داوا لە هەموو لایەک دەکەم بە گروتینەوە ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن بەو کەسەی بەو لایەنەی کە خۆی بە خاوەنی ئەم وڵاتە دەزانێت. ئێستاوە خۆم حازر کردووە دەنگ بدەم بە خۆم و بە خێزانم دەنگ بدەم بەو کەسەی کە مستحق بی خزمەتی ملەتی کورد بکە خزمەتی ملەتەکەم بکە دەنگ بۆ کەسانە دەدەم.